بە کابرایەکی دەشتەکییان وت ئەو کابرایە بەڵام خوددا ناسە ئەزانێ خودایەک هەیە لەبان عەرشەوە هەموو دەسەڵاتی سەر عەرز لەلای ئەوە بۆیە باکی گرانی نەبوو بەڵام ئێمەی موسڵمانان زۆر بەداخەوە هەر کە بڵێن بازار گران بووە یان ئەو شتە نەماوە قەسەمان بە ئەڵڵاه هەر هەمومان کەوتم هەمومان خۆشم لەگەڵ ئێوەدا ڕاکەین بۆ سۆپەرمارکێتەکان شت کۆکردن وەڵا نەماوە لە بازاڕە پێم بڵێن ئەو ئایەتەی پەروەرگار بۆ چۆچۆ کە خودای گەورە دەفەرمێ من ڕزقتان دەدەم من ژیانتان بۆ دابینەکەم کەواتە ئێمە خوددا ناناسین بەحەق قيل للأعرابي لقد أصبح رغيف الخبز بدينار بكابرايك عربيان وت أري عقاد بازارة يكنان بو بدينارك لسردمي أو بدرهم يكو وكان يك دينارك يكنانك بو بدينارك فأجاب سي أو إيمانك بەڵام ئێماکە کاتێک دەڵێن وەڵا نان گران بووە خواردن گران بووە دۆلار بەرزەوە بووە یان دابەزیوە خەڵکانێکی زۆر ئەڕوخێن لەبەرەوەی بۆ خوددا نەناسن ئەگەر خودایەک بەحەق بناسن قەتاوقەت خەمینیە دابەزێ بەرزەوە بێ دەبا جۆ بگرینە مەعرابیە أو إيمان للي معربية قيل للأعرابي لقد أصبح رغيف الخبز بدينار أوش لولام داوتي فأجابه والله ما همني ذلك ولو أصبحت حبة قمح بدينار وتي والله هيج باكمنية أجر دنك جنمك ببي بدينار نكنانك وتي والله باكمنية أجر دنك جنمك ببي بدينارك لبروي أنا أعبد الله كما أمرني من عبادتي خدا كام خدا پرستی دكام خدا كم بحق دناسم لبال عرشا كما أمرني وقت شون داويم كردوه وهو يرزقني كما وعدني بلام أوش رزقم أداته خوي وعدي في أمداره كاتبرا كانم الله يا الله وعدي في أمداره هەتا تۆ لەسەر عەرزە ڕزقت مابێن نامری ناخیچەی لە برسا نامریت ڕزقەکانمان دانراوە دابەش کراوە کەس بۆی نییە لێت بسەنێتەوە بازاڕ با یاری بکات بیرەوە بکەرەوە وەکو ئەم عەرابیە بین براکانم بۆیە دەڵێن با خوددا ناس بین با پارە ناس نەبین با دنیا پەرست نەبین خوددا پەرست بین كابراي أعرابي وتي أعبد الله كما أمرني عبادتي خدا كم دكم وكو فرماني بيم كردوا وهو يرزقني كما وعدني وأيش رزق مداتي وكو شون وعدي بيم دعوة